ئاگاداریەک لە زناکۆوە بۆ ئازاد 1700 برادران ئاگادار بکەرەوە حوتی مانگ زەماوەند بکەن. ڕاپەڕین دوای 23 ساڵ. کردایەتی یەکێتیەوە ئاگاداری بامیان کردەوە ڕێخنەکان ڕێککەن و بۆ ڕاپەڕین. ئێمە 8 لایانی بەری کوردستانی بوون لەو کۆنگرەی ئۆپۆزیسیۆنی عێراقی لە بەیروت بەشداریمان کرد. مانگی 8 ساڵی 90 بوو من لە سلێمانی بووم لەگەڵ مەفرەزەکە کە عێراق پێتی داگیر کرد. ئیشارەت درابوو بە کۆبوونەوەی کوردستانی لەو کاتەیە بۆی ئەوان هەرێکە بگەڕێتەوە شوێنی خۆی و بەرنامەی خۆی داڕژۆک و حیزب وەکو لایەنەکە. ئێمە لە ئێران لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ لایەنەکان دانیشتین و بەرنامەی ڕاپەڕینماندانە یەکێتی نیشتمانی کوردستان بەرنامەی ڕاپەڕینمان بۆ خۆماندانە. یەکە هاتینە خوارەوە بەڵام ممکنە مەسەل لە هەندێک شوێن هێزەکەی ئێمە شارەزاوو بێ لە هەندێک شوێنێکی نیشتمانی کوردستان شارەزاوو بێ. بۆ مێژوویش ئەگەر سەیری وردەکاریەکانی بەرنامەکانی ئەو سەردەمەی ڕاپەڕین دوکۆمنتەکانی بکەی دەرەکەوێت کە ئەم پیاوە ئەندازیار و نەخشەدارەژێری ڕاپەڕینی. دۆکیۆمنتەری شەوی هەینی کاتژمێر 9:05